بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیز. دوانگەیەم جارش من جەلال محەممەد پێشکەشتان دەکەم. خۆشحاڵم تەوەریەم جارشمان تایبەتە لەسەر ئەوەی کە ئایا تۆی بینەری عزیز چاوەڕێی کارەکانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان چۆن بێت، واتە هەڵسەنگاندنی ئەوەی هاوڵاتیان بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان چۆنە، کە دیارە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە هەژدەی ئەم مانگە دەستی سەرۆکایەتی پێکێنرا لە دوای نزیک بە زیاتر لە 140 ڕۆژ لە دوای هەڵبژاردنەکان ئەو کات توانرا دەستی سەرۆکایەتی پەرلەمان پێک بێنرێت. ئەویش دیارە پێکێنانی دەستی سەرۆکایەتی ئەم جارە جیاواز بوو لەو پێکێنانەی دەستی سەرۆکایەتیەکانی خولی پێشوو کە نەبەپی تەوافقی لایەنە سیاسیەکان بوو، نەبەپی ئێستحقاقی هەڵبژاردن کە بەشێک لە فراکسیۆنەکانی ژەمنا ڕزاییان لەناو پەرلەمانی کوردستاندا هەبوو لەسەر ئەمە و لە ئێستادا کە دەستی سەرۆکایەتی پێک هاتووە. یەکێتی نیشتیمانی کوردستان کە فراکسیۆنی دووەمە لە پەرلەمانی کوردستان و هێزی دووەمە بەشداری ناو پەرلەمانی کوردستانی نەکردووە تا ئێستاش بە جۆرە لە جۆرەکان بایکۆتی پەرلەمانی کردووە. دەستەکە لە ئێستادا پارتی دیموکراتی کوردستان سەرۆکایەتی دەکا و جێگری یەکەمی هەمان پارتی دیموکراتی کوردستانە و جێگری دووەمی کە مەنەتایبەتیەکانە کە پێیان دراوە کە ئەوانش بەشێکیان ناڕازین لەوە چکە باوەڕیان وایە پێدانی ئەم پۆستی جێگری دووەمە بە یەکێک لە ئەندامانی تورکمانی بە شێوازێک نەڕەزامەندی هەموو لایەنە کە مەنەتایبەتیەکانی لەسەر بوو و هەم ئێستا بە پێی ئێستحقاقی هەڵبژاردن پێیان دراوە کەەوەش ناڕزایی لێکەوتوێتەوە و هەروەها پێشێنانی ئەم کابینەیە جیاواز لە ینی ئەم دەستی سەرۆکایەتی ئەم جارە جیاوازە لە کابینەکانی تر لەبەرەوەی کە لە ئێستادا ڕاستە دوو لایەنی سیاسی دیارن کە لەناو بەری ئۆپۆزیسیۆنن، بەڵام تا ئێستا بە تەواوەتی لەبەرەوەی کە کابینەی نۆیەم پێک نهاتووە هێشتا هەندێک لە لایەنە سیاسیەکان وەکو نمەتی ئۆپۆزیسیۆن تەعامل دەکەن نەوەکەوەی کە لەناو حکوومەتا بن. قسەی زۆر هەڵدەگرێت لەبەرەوەی کە کاردانەوە و شیکردنەوەی هاوڵاتیانی خۆشیان تایبەتیان هەیە، شیکردنەوەی تایبەتیان هەیە بۆ ئەم خولەی پێنجەم و لەلایەکی ترەوە دیارە لە پێکێنانی دەستەکەی وەک بینیمان زیاتر ئاڕاستەکان دەگەڕانەوە بۆ مەکتەب سیاسی حیزبەکان کە چۆن بێت کە ئەمەش جیاوازە لە خولەکانی پێشوو، کە خولەکانی پێشوو خەڵکانێکی حیزبەکان لەناو فراکسیۆنەکان و لەناو پەرلەماندا بوون کە مەرجەعی بڕیاری ناو خودی حیزبەکانیان بوون لە ئەندامی سەرکردایەتی لە مەکتەبی سیاسی لە خەڵکانی لە باڵای ناو حیزبەکان. بەڵام دیارە لە ئێستادا ئەوەی کە پۆستێکی زۆر باڵای هەبێت لە ناو حیزبەکەی خۆدا پێم وایە تەنها سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستانە کە دەتوانێت خۆی مەرجەعی بڕیار بێت لە ناو فراکسیۆنەکانی تر، وەگەرنەوەک بینیمان لە هەژدەی مانگدا هەمویان دەبێت بە کاتژمێر کۆبوونەوەکان دوا بخرێت، بە ڕۆژ کۆبوونەوەکان دوا بخەن بۆی کە چاوەڕێی بڕیار و ڕێکەوتنی حیزبی سەروی خۆیانەوە بن کە ئەمەش جارێکی تر قسەی زۆر هەڵدەگرێت. بەڵام دیارە خەڵک و هاوڵاتیان بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر ئەم بابەتە کۆمنتی جیاوازیان هەیە. یاسین عەزیز دەنووسێ پەرلەمان خراپ ئاڵۆز بووە، حیزبایەتی و سیاست لەم هەرێمە وای لێ هاتووە نازانی کام هەڵوێست دروستە و کامیان هەڵەیە، کامیان باشە و کامیان خراپە. دیارە وەک دەبینرا لەگەر هەڵجوڵەیەکی هەژدەی مانگ لە ناو پەرلەماندا لە هەر فراکسیۆنێک داهاتە خوارەوە بۆ خۆی هەڵوێستێکی تایبەتی دەردەبڕی کە ئەمەش زیاتر وای لە هاوڵاتیان کردووە کە نازانایە هەڵوێستەکە باشە یا خراپە. ساهیرە لە سلێمانیەوە لەگەڵمانایە. فەرموو ساهیرە بزانین کۆمنتی جەنابەت لەسەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان چییە؟ من کۆمنتی من لەسەر پەرلەمانیم کوردستان بەڕاستی ئەوەم تا زۆر گەشتبینیم بەم پەرلەمانە، چونکە لەم پەرلەمانە تاوەکو ئێستا 4 مانگە نابینی کە هێشتا کۆبوونەوەکانی پەرلەمان بەڕوونی نەبەستراوە، هەروە دەستی سەرۆکایەتی دیاری هەروە زۆربەی لایەنەکان لەسەر ئەم پەرلەمانە ڕێک نەکەوتوونە و هەروەها ئەم پەرلەمانی ئەم جارە باوەڕ ناکەم زۆر لە بەرژۆندی خەڵکا بڕیارەکانە لە بەرژۆندی خەڵکا، چونکە هەروە ئێمە شامی و پەرلەمانێکین بەڕێی من، چونکە هاوڵاتیانی کوردستان تاوەکو ئێستا فێر نەبوونە کە چۆن دەنگ بە چیە بن. ئێمە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانە زۆر داوامان لە خەڵکە چونکە دەنگ بەم جۆرە حیزبانە لەگەڵ بەڕاستیان حیزبانە هەموو کاتێک لە بەرژۆندی خوانە برادن. هەر کاتێک جان لە پەرلەمان ڕێژەیەکی زۆر کورسی لە پەرلەمانە لەو کاتانە با هەموو بڕیارەکان با لە پەرلەمانەوە بێت. بەڵام بینیمان ساڵی ڕابردوو زۆرینەی دەنگەکان ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانە بوونیانوت نابان بڕیارەکان با لە پەرلەمانە، بەڵام ئەم ساڵەکان تا زۆرینان لە پەرلەمانە دەستی سەرۆکایەتی با لە پەرلەمانەوە بێت، سەرۆکی هەرێم با لە پەرلەمانە هەڵبژێردرێت. بەڕاستی من زۆر گەشتبینیم بەم پەرلەمان، هەروەها زۆر گەشتبینیم بە ئەندام پەرلەمانەکانی، سوال نبینن ئەندام پەرلەمانەکانمان کە
زۆر کەسانی یاسایی زۆر لە سیاست باوەڕ ناکەم شارەزا ئێمە کەسانی وەنەرمەتمان لەردێتە پەرلەمان ئیترمە چی چاوەڕێ لەم پەرلەمانی کوردستانە پێش بەڕاستی من زۆر ڕۆنیم بە کارەکانی سایرە خان ئەگەر لەسەر ئەوە بۆستی بۆ من بۆچی زۆر لەسەر خودی شخصی پەرلەمانتارەکان زۆر ینی گەشتبین نیت ئەخرێمە سێرکە ئێمە ئێستا وەکو ئێستا هۆشاری ئەوە لای کاسی کورد دروست نەبووە کە چۆن کەسانێک ئەنێرنە پەرلەمانی کوردستانە تاعی بەڕاستی معقول نییە ئێمە کەسانی هونەرمەند یان ئەوانە ماسۆ بژاردۆ کە چۆن تا دانی خەریکی داعدۆ بەندێت یعنی معقولە ئەوە خەتای سایرە خان باوەڕت وایە خەتای لایەنە سیاسیەکانە کە ئەو خەڵکانە کاندید دەکەن یاخود خەڵکە کە نازانێت دەنگ بەکێ بدات ئەمە سیاسەتی حکومەتە سیاسەتی بڵند ببووە سیاسەتی حیزبە حزب دایما ئەو کەسانە تاریخ ئەزانێت کەسانی دیار و بەناوبانگ لەناو کۆمەڵگەی ئێمەستا و ئێستا فێرنەوە دەنگ بە جۆرە ئەندام پەرلەمان و کاندید دەدا بۆ ئەوەی لەداهاتوە ئەو لەسەر حەقەکانی ئەو قسە بکات و بڕات لە مافەکان نەو بە زۆر باشە زۆر باشە زۆر سپاس بۆ سایرەخان لە سلێمانی کاک عومەر لە هەولێرەوە لەگەڵمانایە فەرموو کاک عومەر کۆمنتی جەنابەت لەسەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان چۆنە؟ سلام خوا لێبێ سڵاوی خوا لە تۆش بێت دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم هیوادارم هەر سەرکەوتوی ویزماندی دیاری ئینشاڵڵا هەر سەرکەوتوش دەوی جەنابێت زۆر سپاس مەمنونم وەڵای کاکە وەکو چینی هەژار وەکو چینی فەقیر و کاسبکار و چینی مۆزەف هەموو چەساوەیە هەر مەرحەلەک دێتن هەر کاتێک دێ هەر ئینتیخابێک دەکرێ هەر حکومەتێک تەشکیل دەکرێت چینی فەقیرەکەی هەر چاوەڕوانی یعنی تەماشا دەکا هەر لە زەرەری تەواو دەبی ئاخیرەکەی بێ ئومێدەکەی خەڵک درێکا هەموو ئۆپۆزیسیۆنەشی کارەمان نیە هەم حکومەتێکی ڕەشیدیش دروست نابی لە کوردستانە 27 ساڵە خەڵک هەر چاوەڕوانە لە چاوەڕوانی بێ ئومێدتر زیاتر بێ ئومێدتر بووە ئەو جارە ئێستا کەس وەرکی برێ هەموو کوردستان بوویتە دوو پارتە و سێ پارتە خەڵک چاوەڕوانی چ بکاتن هەتاکەینێ ئۆپۆزیسیۆ خۆ نانم شتی خراپ بکات بەڵام هیچ شتێکی نییە حکومەتی ڕەشیدیش حکومەتێکی بەقووەت ئەگە هەموو کوردستان پێکەوە یەک دەست نەبێتن حکومەتە ڕەشیدە دروست نابێتن زۆر باشە ئێستا تۆ تا چەندە گەشتبینی کە باوەڕت وایە بۆ نمونە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە بەرژەوەندی خەڵک کار دەکا و بەتایبەتیەوەی کە ئێستا زیاتر خەڵک چاوەڕێ دەکا خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بتوانێت لەگەڵ پێکهێنانی کابینەی نوێیەمە پاشەکەوتی موچە نەهێڵدرێ ئەگەر چی پێشتر داخوازیەکانی خەڵک زیاتر بوو بەڵام ئێستا هەمووی جەخت تەنها لەسەر لاچوونی پاشەکەوتی موچە دەکاتەوە باوەڕت وایە خولی پێنجەم دەتوانێت هیچ ئاڵوگۆڕێک هیچ گۆڕانکاریەک بکات؟ ئێستا کە خۆی بەڕاستی ئەوەی مەعاش نییە ئێستا کێشەی کۆمەڵایەتی دروست بووە کێشەی سیاسی دروست بووە کێشەی جوغرافی دروست بووە هەتا بگرە کێشەی ئیداریش دروست بووە لە وەختە برێ وەڵمەفتە دوتە دوو پارچەی ڕوو یعنی دوو ئیدارەی ڕووە پیشان دەبینێ ئەمە ئێستا کە خەڵکەکە عام بێ ئومێد بووە دەنا خەڵک بێزار بووە لە شەڕە قسانە بێزار بووە لە شەڕی ناوخۆ بێزار بووە لە شەڕی هەموو وەچی ئێستا کە ساعەکەمان بووتە ساعەتی شەڕاوی ئیشاڵڵا نابین ئیشاڵڵا خۆش دەبی بە ئومێد دەژین بەڵام شتەکان وا دیار نییە وا پیشان ناداتن هەر کێشە لە دوو کێشە قەیران لە دوو قەیران خەڵکەکە زیاتر بێ ئومێد بووە ئەمن کەڵەما دەکەم و خوایە کە ئەوە وەزعانەما لێم گۆری دەنا وەکو خەڵک ئومێدی بە کەس بەڕاستی پێ برێ زۆر باشەواتە باوەڕت وایە کە ئەم خولەی پێنجەمی پەرلەمانی کوردستانیش ناتوانێت ژیانی بەتایبەتی چین و هەژار بگۆڕێت چکە وەک خۆت سەرەتاوە خۆت ناساندت وتت وەکو یەکێک لە هەژارەکان یا چینی هەژارەکان خۆی کاگە بەڕاستی پێ برێم ئەمە خەڵک خۆی هیچی ناو ئیدارێکی ڕۆژانەی دەوێت ئستی بە شتێکی ئاکەزاییوی پێ بەدەستی بکەوی کاسبێکی خۆش بکاتن ئەوواری بێت تۆمارە بە ئیسراحات لە هەموو ئاسایشێکی خۆش دابی هەر ئەوەی دەوێت وەڵڵاهی ئێستا کە وەکو مەسەلەی نەتەواتەکەش نەفکر کرایە خەڵک ئێستا بەس دەر ئیدارەکەم بجێردرێتن و ڕۆژانە بتوان ماڵ منداڵی خۆم و ئایلەی خۆم هەتا پێ بکرێ نەخۆشخانەی خۆم پێ بکەم ئێستا هەیە نەخۆشخانەی پێ ناکرێ ئەگە نەخۆش بکرێ زەندەقی دەچیتن نەخۆشەکەی نا بەس لە ئیدارەی نەخۆشکردنەکەی نیتی ئیمکانیاتێکی نییە بەڕێوەی دووباتن هەموو کێشێکمان لێ دروست بووە لە ناو کۆمەلگا ئێمە بەڕاستی خەڵک تاوایتەوە لەو هەموو سەر بێ سەروبەریەی زۆر باشە باوەڕت وایە لە کابینەی نوێیەم یا خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان هیچ دەتوانێت لەو کێشە کەڵەکە بوانە چارەسەر بکات ئەگەر بتوانێت چۆن دەتوانێت ئەگەر تۆ باوەڕت وایە ناتوانێت بۆچی ناتوانێت
ئەمە ئیرادەکان بەڕاستی پێبرم دەبێ هەموو ئیرادەکان پێکەوە هەدەفیان پێکەوە بی ئیدارەکی بەقوت دروست بکەن هەموو سەلماندیان بەتەنە هیچیان پێ ناکەێت دەبێ هەموو پێکەوە ئیرادەکی بەقوت دروستکەن هەرێک دەوازلەکی لێفتر بکاتن سەرکەوتوو دەبێتن دەنا ئەوها بڕوامەڵای سەرکەوتوو دروست نابێت بشتاڵا سەرکەوتوو دەی بەڵام وا بڕاتن ئەو سەرکەوتی خەڵک چاوەڕوانەکان نابین. زۆر سپاس کاک عومەر لە هەولێرە سپاس بۆ پەیوەندیەکەت دیارە هەردوو لەو بەڕێزانە هەم سایرەخان لە سلێمانی کۆمنتی جیاوازیە بوو هەم کاک عومەر لە هەولێرەوە سایرە باسی لەوە دەکرد کە سیاسەتی حزبەکانیش بۆ دیاریکردنی کاندیدەکان کە دوجار خەڵک دەنگیان دەداتێ چۆن کاندیدێک هەڵدەبژێرن کاریگەری هەیە لەوەی کە ئێستا ئەو زیاتر بە پەرلەمانتارەکان گەشتبینیە و ئەوەشی کە ڕوونە دیارە قسە لەسەرەوە دەکرێت کە جۆرە لە سیاست هەیە بۆ سیاسەتی هەندێک لەلایەنە سیاسیەکان هەیە بۆی کە یا با بڵێن چست و چالاکی هەندێک پەرلەمانتار یا کوالیتی بەرزی هەندێک پەرلەمانتار کە پێشتر ئەمانە بەرپرسیارەتیان لەناو حزبە سیاسیەکانی خۆیان هەبووە ئێستا بە جۆرە لە جۆرەکان ئەمانە نەماوە لەناو پەرلەمانە و ئەمە ژوا دەکات کە زیاتر ئەو پەرلەمانتار وەکو تاک لە ناو پەرلەمانە نەتوانێت ڕۆڵێکی ئۆتۆ بگۆڕێ و هەروە کاک عومەر لە هەولێر کە باس لەوە دەکات کە کارەکانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە ئێستا کە زیاترە و دروشمە بۆ کابینەی نوێن بەرز دەکرێتەوە نەمانی پاشەکەوتی موچێت تەنها لا بە چاکردنی موچە حساب نییە بەڵکو ئیرادەیەکی دەوێت بۆ چاکسازیەکی گشتی کە لە بەرژەوەندی خەڵکانی کشابێکە موچە خۆر نین. پەیوەندیەکی ترمان لەگەڵایە کاکەرێم لە هەولێرەوە کاک هەرێم سڵاوی خوارد لێبێەوە پێمان بڵێ کۆمنتی جەنابەت یا تا چەندە باوەڕت وایە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان خولێکی سەرکەوتووە بە دڵی خەڵکە بێت. سلام علیکم دەستخۆشی بەردەمەکەتان دەکەم. زۆر سپاس. بەڕاستی لە خولی پێشترێ هیچمان نەبیت وازانم لەو خولە شیز نابینین لەبەرەوەی من یەکێکم لەو کەسانەی هەر کەسێک احترامی ئافرەت نەگری وازانم مسلمان نییە دەبن. بۆچی لێستەوە باوەڕت وایە لان چیت بۆ دروست بوو کە باوەڕت وایە خولی پێنجەمی ژوا دەرناچێت کە خەڵک چاوەڕێی لێ دەکرد؟ بەڕاستی من هیچ نابێ لەبەرەوەی قسە گەورەکانیان پێش انتخابات قسە گەورەکانیان خەڵکیان هەموو دڵخۆش بە قسە گەورەکانی بەڵام ئێستا وا دەبینین لەسەر پۆست و لەسەر پارە و لەسەر کورسی شەڕیانە احتلالی خینی ئەو هەموو شەهید و ئەو هەموو پێشمەرگەی کە پاری پێران کە شەهید بوون احتلالی ئەو هەموو دایکە شەهیدە ناگرن احتلالی ئەو هەموو کەم ئەندام و کۆرەیە ناگرن کە تاوەڕێ دەکەن قسەی خۆش بکەن لە بۆ ئەو خەڵکە. بەڕاستی زۆر عیبە زۆر عیبە لە بۆ ئەو حیزبانە وا دەکەن زۆر عیبە نازانم پیاوی مابوو لە کوردستان پیاوی مابوو ئافرەتە کە ئەندام پەرلەمان نازانم پیاو نمایە ئەو هەموو مەلای بەڕێزە لە ناو پەرلەمانە ئەو هەموو ئینسانە دەست بە دەستێزە لە ناو پەرلەمانە ڕێز نییە لە بۆ ئافرەت هەر کەسێک احترامی ئافرەت نەگرێ مسلمان نییە دێگری ئومەتی محەممەد نییە بەڵام هەتا پیاو مادەی ئافرەت ناری کوردستان ئەندام پەرلەمان. بەڵام کاکەرێن باوەڕت وایە ئەگەر کەسێک بتوانێت ڕۆڵی پەرلەمانتاری خۆی کاگەرێن باوەڕت وایە ئەگەر کەسێک ڕۆڵی پەرلەمانتاری خۆی بگێڕێ پێویستە حتمما دەبێت پیاو بێت چکە دەیان ئافرەتی چست و چالاک و زیرەک و بەتوانەشمانە بۆ لە ناو پەرلەمانە کە هەڵوێست و کردار و قسەی باشیان هەبووە بەڵام لە هەمان کاتا پەرلەمانتارمانە بووە پیاویش بۆ لە ناو پەرلەمانیشا بووە یعنی خەڵکی هەر نازانێت پەرلەمانتاریش بووە ئەمە شتێک واقع و هەیە. ئەمە بە پیاوەکان هیچمان نەکرد ئەمە ئەو هەموو پیاوە هەبوو هیچمان نەکرد باشە بە ئافرەت چی دەکرێت وەرە بزانم ڕێز نییە لە بۆ ئافرەت دەرێ لە پشت هەر پیاوەکی بەقووەت ئافرەتێکی بەقووەت هەیە بەڵام ئافرەت کاتە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ کەسی شیاو لە بۆ شوێنی شیاو ئاخر کاتە ئافرەت پێی ناکرێت ئەوەی ئەندام پەرلەمان یعنی مەسئول دەبێ بگەڕێ لە ناو خەڵک زۆر باشە کاکەرێن باوەڕت وایە ئێستا گرفتی هەموو مەعاناتە هەیە خەڵک هەموو خۆی کوشت کاگەرێن باوەڕت وایە گرفتی زۆر باشە سیرکە باوەڕت وایە گرفتی خولی پێنجەمەوەیە کە ئافرەتی تایە پەرلەمانتار بێت گوێت لێمە کاگەرێم
باوەڕت وایە گرفتی ئەو خولەش يعني زۆر دەستبینم کە زۆر خراپتر دەبی لەبەرەوەی خراپتر دەبی قسە بەڕاستی ئێستا پیاو هەیە ئێستا خەڵک هەیە ئەو کوردستانی بدەوێتن دەستی والله دەیگاتە گورستان ئەو کوردستانی دەکاتە گورستان کاکە من چ نەپارەت کە مەگەر ئەخلاق نما من چ نەپارەت کە مەگەر نەتوانم خوشکم بستە مەکتەبێ لەبەر گەنجێکی لەسەر زیاتر وێنێ بگری یعنی ئەوە کەی مەقصوداتی وایە بۆ لایەن لەناو خەڵک بگەڕێن پێغەمبەر چی کرد ئیمامی عومەر چی کرد عومەر عەبدولعەزیز چی کرد ورن التعوانات كانوا ورن عجل وقع أمة محمد الغالير حديث كان پیغمبر لناو برلمان الواصل زۆر باشە حديث كان ورن بخوا هكاك بودينه ندري ساوري غزدي خدا دبي ساوري غزدي خواتي أول زاد ما لا تسري زۆر باشە کاگەرم سپاس بۆ چوونەکانت دەچینە سلێمانی لای کاکاروانمان لەگەڵ لە سلێمانیەوە کاکاروان سڵاو لێبێت کۆمنتی جەنابەت لەسەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان چۆنە چاوەڕوانەکانت بەوا ڕاستەیە کە پێدەچێت خولی پێنجەم هیچ لە ژیانی خەڵک بگۆڕێ هیچ لەو کێشەکەڵەکە بوانەی کە هەیە چارەسەر بکات سڵاوی خۆتان لەبێ کاک جەلالم کاتتان باش سڵاوی خوا لە تۆش بێت هەموو کاتێکت سەبارەت بە خولی پێنجەمی پەرلەمان بەڕاستی خولی چوارەمی پەرلەمان و هەموو گروست و کێشە و ئاوازی و ناکۆکی کە بۆ خولی پێنجەمی جێهێشتووە چاوەڕێ ناکرێت هیچ شتێکی باشی لێ بکرێت هەر سەرەتاکەشی دیارە نازانم هەموو حزبەکان وای لێ هاتوویان و هەموو حزبەکان بۆ بەرژۆنی خۆیان واکەن یعنی ئەوەتە پارتی گۆڕان بەکارهێنێ بۆ ئەوەی هەست سەرۆکایەتەکەی بن بۆ خۆی باشە لەو لاشەوە گۆڕان هەموو خەڵکی خۆی پشتی لە خەڵکی خۆی کرد بوو بۆچی بۆ ئەوەی کۆمەڵی پۆستی بەرکەوێت تۆ چاوەڕێکە سەیریکە هاوکێشەکە ڕوونە یعنی پارتی پۆستبارانی گۆڕانی کردو لە پێناوچی لە پێناوەی سەرۆکی هەرێم بە هەموو دەسەڵاتەکانی بمێنێتەوە گۆڕانی ڕازی بۆ بۆچی لەبەرەوەی جێگری سەرۆکی هەرێم لای خۆی کەواتەمە لە چه ڕوانگەکەی لە ڕوانگەی بەرژەوەندی حزبی هەر کاتی دەسەڵات لای من بوو ڕازیم دەسەڵاتەکان هەبێ هەر کاتێکیش دەسەڵات لای من نەبوو ئەبێ دەسەڵاتەکان کەم بکرێتەوە بەم شێوەیە دووش حزبەکانی تریش بەڕاستی دڵێکمان بە حزبەکانی وەکو چۆنەڵی کۆمەڵی ئیسلامی یان نەوەینە یان یەگرت و ئەمانە بەرەیەک پێک بهێنن کە لە بەرامبەر ئەو سێ هێزەی تر کە چۆنەتە دەسەڵاتەوە بەڵام ئێستاش کە سەرەکەی کۆمەڵیش نەرمیە ئەنوێن یعنی لە میدیاکانی شێوە تۆزێک خاو بۆتەوە هێواش بۆتەوە شتەکانی فشارەکانی بۆچی بۆ ئەوەی بەشداری دەسەڵات بکە من ڕخنە لە کۆمەڵ ناویم چکە کارەکانی تۆژوتری بەڕاستی دیارن یانی وەزارەتی کەشت و کاڵی وەرگرتووە بە ئاشکرا ئیشەکانی دیارن زۆر باشە کاکاروان باوەڕت وایە کاکاروان باوەڕت وایە ئەگەر بێت بۆ نمونە کۆمەڵ و گۆڕان ئێستاکە گۆڕان چۆتە ناو حکوومەتەوە و ئەگەر سبەینی کۆمەڵی بچێتە ناو حکوومەتەوە ئیدی نابێت گەشتبین بی بە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان یا کە چووە ناو حکوومەتەوە باوەڕت وایە لە ناو پەرلەمانە ئیدی ناتوانێت کاری باش بۆ خەڵک بکە بۆ نمونە لە خولی چوارەمیشا لە ناو حکوومەت بوون هەردوولا بەڵام بینیشمان لە پەرلەمان دوجار لەسەر فشاری ئەوانی شوویە گرتووی ئیسلامیش وای لێ هات کە ناچار بەوە بکرێت لایەنە سیاسیەکانی تر وایان لێ هات کە پەرلەمان دابخەن باوەڕت وایە مادام چوونەتە ناو حکوومەتەوە نابێ هیچ پشتیان پێ ببەستی لە ناو پەرلەمانە لە ئاخر زانی چۆنە لایەنەکان ئەگەر بە کۆ ینی بە کۆدەنگیەوە بچن بەشداری حکوومەت کەن ئەمە جیاواز لای چۆنەڵی هێزەکە پەرت و بڵاوی تێناگا بەڵام ئەگەر مەڕەکان پاککەوتن گۆڕان لەولاوە بە پاکێجی خۆی و نازان کۆمەڵم لە بە پاکێجی خۆش لەم لاوەیە گرتو بەشدار نادە بەم جۆرە بەربڵاوێک دروستەکە یعنی تۆ سێر کە هەر لە یادی حەبێ شوباتە ئەم پەرت و بڵاوێ لە بۆنەیەکی ئاوا سادە و ساکات کۆمەڵە ڕۆڵەیەم شارە کوژراون یانی یەک بۆنەیە بۆ ناگەرە لەنە هۆڵەکە بۆ بە فەرتەنە بۆ بە ئاژەر یانی بەڕاستی مەخۆم بەشداری هۆڵم ماتەرێت بوو ماواتمە دەرەوە سەبارەت بە خولی پێنجەمیش کۆمەڵی پێشنیازم ڕاستی هەیە بۆ فتاکسەمی کۆمەڵ بەتایبەتی کە کار بۆ گەنجان زۆر بکە بەتایبەتی گەنجانی ئەمڕۆ پێویستیان بە قەرزی بچووک دوو سولفەی زەواج بەتایبەتی سولفەی زەواج و سولفەی خانوبەری چونکە ئەو هەموو پارەیە زیاد لە ملیارێک و 300 ئەمێنێتەوە بۆ هەر مانگێک یەکەم کاری کۆمەڵی ئیسلامی داوای لێ یەکەم کە بەگەرخستنەوەی پڕۆژەی سولفەی زەواج و قەرزی بچووک بێگو سپاسانە زۆر سپاس کاکاروان بۆ تۆش دیارە سلفەی یا پێشینەکانی هاوسەرگیری یەکێک بوو لە پرۆژە یاساکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە خولی سێمی پەرلەمانی کوردستان بوو کە ئەو کات پێشینەی هاوسەرگیری نزیک بە 750 ملیۆنێک بوو بەڵام لەسەر پێشنیاری
لەسەر پرۆژە یاسایەکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە توانی دەنگی زۆرینەی بۆ کۆبکاتەوە واژۆی زۆرینەی بۆ کۆبکاتەوە کرایە 5 ملیۆن دینار بە دڵنیایەوە پێشنیارە کە جێی خۆیەتی وادارم کە ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵیش گویان لە جەنابەت بێت بۆی کە پێشنیارەکەی جەنابکار لەسەر بکرێت و زۆر سپاس بۆ کۆمنتەکەت کە کاکاروان باوەڕی وا بوو بەشداریکردنی بە تایبەتی گۆڕان و کۆمەڵ لە حکوومەت بە جیاواز بەبێ یەک پاکێت پێدەچێت نەتوانن ئەو سنگ و قورسایان لەناو پەرلەمانە سبێنێ بۆ دروست ببێ یا لەناو حکوومەتە بەڵام ڕەنگە بەشداریکردنیم لایەنە سیاسیانە لەناو حکوومەتە هاوکار نەبێ بۆی کە چیتر یا ببێتە بیانەوەی کە دەستیان لێ بشۆرێت چکە لە کابینەی پێش و هەشتەمیش دابینیمان لەناو حکوومەت بوون و خودی کاکاروانی شاهدی ئەوەیدا کە توانیویانە لەناو وەزارەتەکانە بە تایبەتی وەکەوەی کە باسی کرد کۆمەڵی ئیسلامی کوردستان توانیوێتی خزمەت بکە بە دڵنیاییەوە ئەمانە دوجار بنەمای کاری خۆیان حسابەچە لەناو پەرلەمانت حکوومەت بن یا لە ئۆپۆزیسیۆن کۆمنتی جیاوازمان بۆ هەیە لە تۆڕی کۆمەڵایەتیەکانی لە بەتایبەتی لە پەیجی پەیام کاک حسێن خدر دەنووسێ پەرلەمانتاری بووەتە پیشە بۆ بەدەستێنانی پارێکی زۆر بە کەمترین ماندوو بوون کە ئەمە زۆر قسەی لەسەر دەکرێت بە تایبەتی کاتێک کە دەبینی یەک لیست خەڵک خۆی کاندید کردووە هەندێک چەند دەرفەتیەوەیان هەیە کە ڕەنگە زیاتر پیشەیی بوون نەبن بە پەرلەمانەوە بەڵام مادام دەتوانن دەنگێکی ئەوتۆ کۆبکەنەوە بە ئاسانی دەچنە پەرلەمانەوە بەشێکیشیان بێدەنگن لەناو پەرلەماناوەندە حسابە 4 ساڵەکە تەواوکەن دوایی دەکەونە ناو خانە نشینی و موچەیەکی پلە باڵای باشەوە کە ئەمەش ڕخنەی زۆرینەی گەنجەکانە لەسەر پەرلەمانتارەکان کە بۆ هیوای لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانە یاسای خانەنشینی بەو شێوازە هەموار بکرێتەوە کە کەمترین نەعەدالەتی تێدا بەدی بکرێت و گەنجانیش چیتر بەهۆی موچەی پلە باڵانەکانەوە ڕقیان لەو پۆست و لەو خەڵکانە دەبێت کە لەو پۆستانەدان هەروەها بوبەکر عومەر لە دەنووسێ پەرلەمان بووەتە دەستەمۆی حزب هەرچی لە کۆبوونەوەی حزبی بڕیاری لێدرا هەر ئەوە جێبەجێ دەکرێت گەر نابوونی پەرلەمان شتێکە بۆ خۆڵکردنی چاوی خەڵک پەیوەندیەکی ترمان لەگەڵای باوکی ڕۆمان لە قەڵاتزێەوە باوکی ڕۆمان سڵاوی خوات لێبێت کۆمنتی جەنابەت لەسەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان چۆنە؟ ساگیان سڵاوی خۆی گەورە لێبێ سڵاوی خۆی گەورە لە تۆش بێت باوکی ڕۆمان لە بازیانەوە لەگەڵتە بەڕێز باوکی ڕۆمان لە بازیانەوە ببوورە بەڕێزی دەستخۆشی تەوارەکە لێکم تەوەرێکی جوانە زۆر سپاس بەڕاستی چاوەڕی کارەکانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان چۆن بێت من لە تۆ پرسم من وەکو پشتیوانیە مامۆستاجیان زۆر دەشبینم ئەگەر بزوتنەوەی گۆڕان شان بەشانی لایەنە سیاسەکانی تر بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی بەشداری لەم حکومەتەیە بکەن لایەنە سیاسەکان ئاسەنگ بۆ حکومەت و پەرلەمان دروست نەکەن بە دڵنیاییەوە زۆر باشە بێ ئەتوانە بڵێم لە هەموو خولەکانی ڕابردوو زۆر باشی و سەرکەوتن ئەبێت ئەم گەشتبینیەت لەکوێوە بۆ هاتووە بتوانن ملەتی کورد لەم نەهامەتیەدا ڕزگارکەن لەم قەیرانە لەم خەڵک بەت زۆر خراپە مامۆستاجیان ئەم گەشتبینیەت لە چیەوە دەستکەوتووە لە چیەوە بۆ هاتووە کە باوەڕت وایە گەر بزوتنەوەی گۆڕان گەشتبینیم لەوە دەستکەوتووە مامۆستاجیان شەقام و تاکی کورد زۆر لیاتۆڕەیە برای بەڕێزم خەڵک وەلای بۆ خاکوونەتەوە نەماوە عنی هیچ ئیمانی بە کوردایەتی شۆڕش و خەبات ئەو شانە نەماوە خەڵکیان دەماندووە خەڵکیان دەبێزارە بەدەست ئەم دەسەڵاتەوە کە 28 ساڵە سەبەت و ساڵانە خەڵکە خاڵانەکەن و بەهادەرێدان من ئەو گەشتبینە لەواگرم ئەگەر کۆمەڵی ئیسلامی شان بە شانی بزنەوەی گۆڕان بەشداری حکومەتکە پێم وایە شەڕای حکومەتێکی باشە دۆ سەرکەوتووە بێ زۆر باشە لەو کە چارەکە موشە کۆتایی پێدێت وەستی خەڵکتان ڕادێ باشتر بێت باوکی ڕۆمان باوەڕت وایە لەناو ئەگەر بەشداری حکومەتیان کرد هەردوو لا ئەگەر چێسە بزوتنەوەی گۆڕان کردوێتی چۆن کار بکەن بە تایبەتی لەناو پەرلەمانە چونکە ئێمە زیاتر قسە لەسەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەکەین بۆی کە بتوان خزمەتی خەڵک بکەنەوە ئەم گەشتبینیە جەناب تو ئەمساڵەکانی جەنابیش لە جێگەی خۆیان بێت زۆر باشە برای بەڕێزم کارەکانی ئۆپۆزیسیۆن کارەکانی حیزبی دەسەڵات ڕۆن و ئاشکرا زۆر بەڕۆنی دیارە خەڵک داوای ژیانێکی باشەکە یەکەم ئەم چارەکە موچێ لا بدەن دووەم نەوت و غاز بدەنە خەڵک بە شێوەیەکی گونجاو سێهەم کوردستان ئارابێت یعنی ئەتوانن ئەم کارانە بکەن ئەمە شتێکی زۆر ئاسایە لەبەرەوە ئێمە خاوەن نەوتێکی زۆری برای بەڕێزم خاوەن دەیاش شەریکە و کانزای نارینە کوردستانە بۆچی وڵاتێکی وەکو تورکیا وەکو ئێران يعني سيرك برشلونة هذه مكان إما والله تالي يقلبي سليز بما سمر براي برزم والله تالي سليز جهاني زور بس سلوج الثماني عراق بن عراق هرشن ديس أمريكا وي بخواني هم عراق زانية لأن يشان هذه كردستان كشاف فارس جاها براي برز أمانة أتوانا هموش كيف كان والله امتكان يكم برشلونة حزبي كل كيف بلو فوق قناة ولاوا يبر خاطري أمي لتك
هەفتا ساڵە خەڵک قوربانی بۆوانەدا. بەڵام باوکی ڕۆمان هەندێک خەڵکیش وا لەیەکی دەدەنەوە ئەگەر وەکو ئەمڕۆی کاوی کە گۆڕان هەندێک پۆستی بەدەست هێناوە لە حکوومەتی داهاتوودا ڕەنگە گەر سبەینێ کۆمەڵش بە هەمان شێواز پیا ڕەنگە پێیان بڵێن ئەمانە بۆ بەرژەوەندی خۆیان سیر کە لیستێک لە پۆستیان وەرگرتووەمانە بۆ پۆست دەچنە ناو حکوومەتەوە. کۆمنتی جەنابەت بۆ خەڵکانە چۆنە؟ من بە پێشوانەی و کەسانەوە قسەیاکەم بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی دوو حیزبی سیاسی سەرەکی لە ساحەی سیاسیە خەڵکێکی زۆران لەگەڵایە بەرنامە و پرۆژەی جوانیان پێ بەرنامەکانیان زۆر ڕوون و ئاشکراکە خزمەت بە خەڵکەکە لە ڕابردوو ئەوان سەلمانوە ئەدا پەرلەمانەکانیان لە بەغا ڕۆڵی کاریگەران هەیە داکۆکی سەرسەختی لەگەلی کورد دەکەن ئەوە شتێکی ڕۆن و ئاشکرا هیوای سەرکەوتن بۆ هەردوو لایەنە خواستم دەستخۆشی لێکم. زۆر سپاس بۆ باوکی ڕۆمان لە بازیانەوە. کاک حسین لە چوارقورنەوە لەگەڵمانایە. کاک حسین سڵاوی خوارد لێبێت ئەگەر کۆمنتی خۆت لەسەر خولی پێنجەمی پەرلەمان پێمان بڵێ چۆنە. کاک حسین لە چوارقورنەوە بەڵا فەرموو کاک حسین. سڵاوی خوای گەورە لە تۆش بێت. جای بەڕێزی سپاس دەکەم کاکە وەڵی سەبارەت بە تەوەرەکە تەوەرەکی زۆر جوان هەڵبژات و سپاس هێڵمەتی جەناب دەکەم و کەناڵەکەی بەڕێزتان. سپاس بۆ تۆش. دەستخۆشی لە جەنابتان دەکەم کە بەشداری نەکەن لەو حکوومەتەی. زۆر باشە. بۆچی بەشداری نەکات؟ بۆ نمونە گەر مەبەستت کۆمەڵی ئیسلامی کوردستانە بۆچی کۆمەڵی ئیسلامی کوردستان دەبێت بەشداری حکوومەت نەکات؟ ئەگەر بەشداری نەکا ئەتوانێت ڕۆڵی لە ناو خولی پێنجەم لە ناو پەرلەماندا چۆن بێ ئەگەر بەشداری بکە بۆ نمونە ناتوانێت ئەوە بکات. وەڵی گەر بەشداری بکە ئەو خەڵکە یعنی خولەکانی پێشتر تەماشامان کرد ئەوەی کە دەی دەستخۆشی بوو کۆمەڵ و چۆن بڵێ یەگرت و ئەوەکانی کە بوون ئەوەکانی کەس چۆن بڵێ لەبەر بلۆ پۆستی خۆیان هیچ مەسەبێکیوان نادە ناو حیزبانە کە دەسەڵاتە چیوان هەبێ هاوکاری خەڵک بکەن. بەڵام کاک حسین ئەوە تا بۆ نمونە پێشتر کۆمەڵی ئیسلامی کوردستان وەزارەتێکی هەبووە لە ناو وەزارەتی بەستەنها وەزیری هەبووەوە تا خەڵکێکیش هەیە لە دەرەوەی کۆمەڵی ئیسلامیش شاهدی بۆ کارەکانی وەزیرەدا کە توانیوێتی خزمەتێک بە چینی جوتیار بکە خەڵکی فەقیر و هەژار. خۆ ئاڕاستی قسەکانی من بەو شێوازە نییە کە ڕەنگە سبێنە کۆمەڵ بەشداری بکە من نازانم ئێستەوە تا ئێستش باوەڕ ناکەم کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە پرسێک لای کردبێتەوە بەڵام باوەڕت وایە ئێستا بزوتنەوەی گۆڕان هەندێک پۆستی وەرگرتووە پۆستی هەستیار و باش و وەزارەتی خزمەت گوزارین ئایا مادام ڕۆشتووەتە ناو حکوومەت و بەشداری کردووە چیتر دەبێت دەست لەم حیزبە بشۆرێت لەوەی کە هیوات پێی نەبێ بتوانێت خزمەتی خەڵک بکە؟ وڵی بۆ پرسیاری جەنابەت بۆ وەزیرەکەت بە هەموو کوردستان یەک تاقە وەزیر دەدا بوو ئاوی سەرچاوی هات ماسی تێکرد لە هەموو منتیقەی پشدەر بتوێنێ یەک نەفەر نەهات ئاوی لە ماسی لە ئاوی دەربەندی بکە یعنی مە دەستخۆشی لێ دەکەن کە پاسە ماسی هێنان لە ئەوەی دەربەند ڕەوەی کردن سەرچاوی هەموو بوانەکان یعنی زێ دەستخۆشی وەزیرە یعنی هیوادارشم وەزیرەکانی کەش هەموو چاو لەوی بکەن یعنی خۆ بۆی نییە کابرا مەسەبی هەیە و بلە پۆستی هەیە و دەسەڵاتی هەیە و نابێ هاوکاری خەڵک بکە بۆ نەوەی کەواتە بشنە حکوومەتەوە خۆ دەتوانن خزمەت بکەن ئەگەر هەر کەسێک مەیلی خزمەتکردنی هەبێت و ئیرادەی خزمەتکردنی هەبێت بەدڵنیاییەوە ئەوەی کە خواستی یعنی هاوکاری بیە هاوکاری ئەو میلەتەی بێت چکە میلەتەکە بە تایبەتی چۆن بڵێ کورد لە هەموو لاشەوە غەدی لێ دەکرێت ئەوانەیە دەستی یارمەتی بۆ ئەو میلەتەی درێژ نەکەن هاوکاری خەڵک نەکەن یعنی خەڵک ئێستا هەموو چاوەڕوانە دوسێ ڕۆژ بازار خۆش بوو تەماشا دەکرد لە هەموو ڕوانگە چیوە بازاری هەموو شتی خۆ بوو بەڵام ئێستا ئەو بڕیارە دراوە لە بینی یەکێتی و پەرلەمان و بینی پارتی گۆڕان هەر هەموو شتێک ڕاوەستا وەرە لە بازار ناو چینی کرێکار و چینی بازار تەماشاکەی نە بازار هەیە نە دوکان هەیە نە مەعیشەتی ژیان ماوە یعنی کەس پێ خۆشی پارە جیفانی خۆشی سەر بکات. کاک حسین ئێستا خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەو شێوازە دەستی پێکرد کە لە 18 مانگ بینیمان تۆ باوەڕت وایە خولی پێنجەمی پەرلەمان چۆن دەبێت؟ وەڵای خولی پێنجەمی پەرلەمان ئەگەر بەو شێوازەیوان بڕوا لەوانە دوو ئیدارەی دەست پێکاتەوە لەبەر ئەوەی یەکێتی بەو بڕیارەی ڕازی نیە بەڕاستی پارتیش یعنی هەندێک شتێ بۆی ئیمزا ناکە یعنی ئەوە نەگەیشتنەیەک و قوربەسەرێکەش بۆ خەڵکی فەقیر و کەم دەرامەت دەبێت کە نێوان کێشیان نیە نە لێرە دەستە دکتۆری و نە لێرەش عیلاجی خۆیان دەکەن لێرە ئیشیان بێنێ بەزم و کەسابەت و پارەی ژیانی خۆیان لێ دەناخۆ. زۆر سپاس بۆ کاک حسین لە چوارقورنەوە بێخاڵ لە دووسخورماتووە لەگەڵمانایە بێخاڵ خانەگەر هەڵە نەبم لە دووسخورماتووە پێمان بڵێ جەنابەت لەسەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان چی دەڵێ ئەگەرچی ڕەنگە بە جۆر لە جۆرەکان خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بڕیارەکانی نەگەنە لایەوە. بێخاڵ خانگوێت لێمە
جملەکە سڵاوی خی گەورەت لێ بێ پێم بڵێ تۆ قسەت لەسەر خولی ئەم جارەی پەرلەمانی کوردستان چییە؟ مەلا زۆر هاتیومەیە دوانی نقطانە ئەم نەسکرێتیە حاڵما زۆر ضعیفە هیچم نییە نەڕابطیشم نییە دوو نقطانەیە دوو کوڕێکمە دوانی نقطانە کتێ کوڕی نقطانە دوانی باشە لەکوێ دائانیشی؟ وەڵا لە جمهوری کوێ؟ جانێستاد لەهەر لە ناو دروست خوڕماتوویت؟ بێخاڵخان تەوەرەکەمان تایبەتە لەسەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان و داواخوازیەکانی تۆش لە دروست خوڕماتووە تایبەتە لەسەر نەبوونی خزمەتگوزاری ئاو و کارەبا و دیارە معیشەت و ژیانی جەنابەت خراپە بۆ هیوایی کە بەرپرسانی دروست خوڕماتووی ئەوەی کە دەست یێگاتە لای جەنابەت لێرەوە گوێی لە دەنگی جەنابەت بوو بێەوە بتوانێت هاوکاری و یارمەتیت بدات. مەلا وڵا من تەلەفۆنم بۆ تو کە ژمارەکە ناکەرا ناکەین ژمارەکەم دانی با تەلەفۆن بۆ مەلای بکەم بەسنی یارمەتیەک شتێکمان بدەین. زۆر باشە بێخاڵخان بۆ هیوایەوە کاماژەم پێکرد خەڵکانێک گویان لە دەنگت ببێت و هاوکاریت بکەن بەڵام دیارە تەوەرەکەی ئەمەوە بەرنامەیە تایبەتە بە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانەوە وەستا ڕەحمانمان لەگەڵایە لە قەڵاتزێوە وەستا ڕەحمانجان ئەگەر بکرێ سەوتی تەلەڤیزیۆنەکەت کەم بکەی و لە مۆبایلەکەتەوە گوێت لە من بێت. جەملێ دەستەکان تا خۆش سپاس دەستەکان خۆش سپاس بۆ بەرنامەجانە هیوایی سەرکەوتنتان بۆ دەخوازم بە حەقەت خولی پێنجەمی پەرلەمان بە نەزەری بەندە لە خولەکانی ڕابردوو باشتر نابێت لەبەرەوەی لەو وڵاتەدا لە هەرێمی باشووردا سیاسەتی حەزکرداری باڵا دەستا لەگەڵ ڕێزم بۆ کۆمەڵی ئیسلامی و کۆمەڵێک چی پێ دەڵێن ئازادی سیاسی کاری باشیان کردووە ومێد دەکەم کاری باشتریش بکەن بەڵام دەبوو لە هەرێمی کوردستاندا ئۆپۆزیسیۆنێکی کارایی بەهێز هەبایە بەرامبەر بە بەدیلی یەکێتی پارتی لەبەر ئەوەی ئەوان بەحەزکرداری هاتوونەتە سەر ساحەکە شوا بە ئاسانی چۆڵ ناکەن نایەڵەن ئۆپۆزیسیۆنیش کاری باش کات یا لایەنێکی تر کاری باش کات بۆ لەبەر ئەوەی کاریوانی پێ ناشرین دەبێت خەڵک بڵێن و نەڵێن دەستی لە هەموو شوشتووە بازار نەماوە بێکاریە سەدان گرفت لەم وڵاتە ڕوو لە هاوڵاتیان دەکات تەماشا دەکەی ژن دەکوژێ پیاو دەکوژێ ژن و منداڵ دەکوژێ یعنی هەموو کێشەکان کەڵەکە بوون نازانم بۆت باسی چێکەم بۆ نمونە ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی کارە هەبێ خەڵک لایەنی دەسەڵاتداریش لە دژی ئۆپۆزیسیۆن کاری باش دەکات. زۆر باشە وەستا ڕەحمان باوەڕت وایە ئەمە پۆزیسیۆنە تەبان دەبێت مەدەنی بێت چکە وەک هەموو لایەنە سیاسیەکان و خەڵکیش باوەڕی وایە ینی هەر گۆڕانکاریێک دوزار دەبێت لە ڕێگەی کاری مەدەنی و سندوقەکانی هەڵبژاردنەوە بێ. ئایا باوەڕت وایە بەهێزبوونی ئۆپۆزیسیۆن چەندە ئەرکی خەڵکێکە ئەم ئۆپۆزیسیۆنە دروست بکات چکە دیارە لە ڕابردوودا سێ لاینی ئۆپۆزیسیۆنمان هەبوو کە نزیک بە 41 کورسی پەرلەمانیان هەبوو بەڵام لە هەڵبژاردننی بۆ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بینیمان کە بە هەموویەوە ئەو سێلایەنە لە بریوەی زۆرتر بکەن ئەگەرچی 4 ساڵی ڕابردووەمان لەگەڵ شەقاما بوون بەڵام دەبینی بوویەوە 32 کورسی وەوە خەڵک بوو کە پشتی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی بەردا زیاتر و ئەم مەبەستمەوەیە دروستبوونی بەرەیەکی ئۆپۆزیسیۆنی بەهێز تا چەندە بە پاڵپشتی خەڵک دەکرێت. بەڵێ بە خەڵک دەکرێت بەڵام لە ماوەی ڕابردوودا ئۆپۆزیسیۆن ڕاستە لەگەڵ شەقام بوو بەڵام شەقامی لە ناوەندی ڕێگا بەجێ هێشت یعنی خاوەنداری لە مامۆستا نەکرد لە خوێندکار نەکرد لە خەڵکی سەر شەقام نەکرد تۆ تەماشا هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر کە ساڵ بە ساڵ یعنی هەوش کارەساتێک بەسەر ئەو میلەتەدا دێت ئۆپۆزیسیۆنێکی شەرمنانەیە تۆ دەبێت بەرامبەر دەسەڵات دلێربی بەرامبەر دەسەڵات کارێکی وا بکەی ئەگەر دەسەڵات شەرمەت لێکات نەک بە شەرمنیە من شەو ڕۆژ لە حکوومەت بم و شەیش ئۆپۆزیسیۆن بم کاری وا چۆن دەکرێت تۆ ئەگەر ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەی بەڕاستی لە شەقام بە
بەڕاستی دیر و گرفتی هاوڵاتی دێنە بەلایەنی دەسەڵات خۆش کاکە شەڕ چەکم بۆ مەکە ئەوڕۆ ڕۆژی چەک نەماوە ڕۆژی سیاسەتە بە سیاست زۆر باشە کاک وەستا ڕەحمان زۆر سپاس لە هێناوەتە سەر 15 کورسی زۆر سپاس بۆ وەستا ڕەحمان لە قەڵاتزیەوە کاک حەمە ڕەشید لە ژاراوە لەگەڵمانەیە کاک حەمە ڕەشید سڵاوی خوات لێبێت کۆمنتێک لەسەر جەنابەت کاکە برای بەڕێزم دەست خۆش بێتەوە وەری جوانە من بەڕای من لەسەر نووسینەکەدا لەبەکە کە نووسراوە عەرەبێک قاوچی بەدەستەوە بوون بە سواری حوسێ بەرەو ڕەشەبا قاوت خۆ دەزانی چییە؟ بەڵا قاوتی دەخوارد قاوت وردە تۆزە تێگەیشتی بەرەو ڕەشەبا دەیخوارد باشە بە سواری حوسێدا حوسەر چەند بڕد و بە ڕەشەبای لێدا و لەسەر لەپی دەستی دمی بۆ قاوتی بەریلیان پرسی تامی چۆنە کی بەخوا تابای بێت هیچ تام لێ نەگە بەڵام ئەوە ئەم دارەشیان هەر وەک داران خراپتر ئێستا کێ خەریکی خواردنەوە کێ بەسەر حوشترەکەوەیە برای بەڕێزم ئەمە تۆ لە وەزعەکە نەگەیشتووی تامی لێ نایە هەمان دەستورە خراپتر تێگەیشتی کولی پێنجەم خراپتری پەرلەمان بدا هیچ شتێک زۆر باشە کاک حەمە ڕەشید ئەم حیزبێک مافی خۆی هەیە مەعارەزە بێ یا بشتە ناو حکومەتەوە حەقی خۆیەتی زۆر باش ئەم تێگەیشتنی جەنابەت بۆ خولی پێنجەی پەرلەمانی کوردستان لە دوای کۆبوونەوەکەی 18 مانگەوە بۆ دروستبوونەوەی کە ئاڵۆزیەکی ناو لایەنە سیاسیەکان هەبووە بینیمان بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان بایکۆتی کرد یەکگرتووی ئیسلامی کوردستان هەر چووە ناو کۆبوونەکە و دەست بەجێ هاتە دەرەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو پرۆسەی کە لە ناو کۆبوونەوەکەی بەڕێوە چوو بەدڵی نەبوو هاتە دەرەوە یا هەندێک خەڵکی تر بۆ نمونە بە بێدەنگی دادەنیشتن ئەم ینی پرۆسەکەی 18 مانگ وای کردووە کە بێ هیوابی لێی یا هەر بەگشتی باوەڕت بە ناو پەرلەمان و فراکسیۆنەکان ئەم پرۆسەی 18 مانگ ئەمە با بە ڕوونی قسام بکەین دوو حزبی دەسەڵاتدار هەن خۆ من لەگەڵ هیچیان نیم تێگەیشتی پاکانە بۆ هیچیان ناکەم من دەزانم کردەوەیان چۆنە بەڵام هەردووکیان بڵین و نەڵێین دەسەڵاتی عسکەریان هەیە کاکە سڵتەیان بەدەستەوەیە هەرچی کردویانە 27 ساڵە بە ئارەزوی خۆیانیان کردووە بەڵام ئێسادا هەرچی بیکەن و تاکتیکێک بێ لە بێنەتەکەی بکەن و یا بەڕاستیان بێ بیسان وەزعی کوردستان بەرەو خەتەر دەبنەوە وەڕەز نەبوون لە براکوژی تێگەیشتی وەناقی براکوژیان بڕی چەند خولی پەرلەمانیان تێپەڕا حکومت بیچیان کرد سەروەتێکی زۆریان پێکەوە نا ژیانێکی خۆشیان هەیە دەسەڵاتیان هەیە پێم ناڵێ بۆ لێکدا دەبڕێن لە بەرچی من داوایان لێ دەکەم بە خۆیان دابچنەوە خەڵک فەقیرە بێزار بووە بۆ خاتری خوێنی شەهیدان بۆ خازی پێشمەرگەی سەربڕاو بۆ لەو میلەتەی دەکەن دەنا حیزبەکانی دی مافی خۆیانە مەعارەزەیە دەستە دەسەڵات هەرچی دەیکا بەڵام یەکێتی بەبێ پارتی بەبێ یەکێتی ناتوانن دەسەڵاتی کوردستان بەڕێوە بەرن باشە کاک حەمە ڕەشید کاک حەمە ڕەشید ئێمە چی بکەین ئەگەر یەکێتی و پارتی کاتێ لە یەکدا دەبڕن هەر بە زەرەری خەڵکە و کاتێکیش پێکەوە دەبن و بۆ نمونە ڕێکەوتنامەی استراتیژی و 50 بە 50یان هەیە ڕەنگە هەردووبارە خەڵک زەرەر بکە بەڵام ڕەنگە بە پێی ڕێژە بێ گلەیەکی زۆریشم لە ئۆپۆزیسیۆن هەیە لە حیزبەکانی دی هەتا ئێستا ناتوانیوە بەرەیەکی تۆکمە پێک بێنن ئەمانیش دیسان هەر زەعیفن تێگەیشتی چۆن ئەوە زوڵم لە میلەتەکەی و لە خۆیان دەکەن لە دوا ڕۆژی خۆیان دەکەن مەعارەزەش زوڵم لە خۆی و لە دوا ڕۆژی خۆی دەکا نەئەتوانی بەرەیەکی پێک بێنن لەبەر ململانەی سیاسی لەبەر خاوەنی ڕێی بوون خۆ ڕاستە حیزبە حەقی خۆیەتی ڕێی خۆی هەبێ بەڵام تا حەدی خۆی کە زانیت زەرەر بە تەواوی کوردستان دەگا بە مافی ئەو گەلە بەشپراوەی دەگا ئێدەکا کە دوو قسەی خێر پێکەوە بکەن دانیشن بە یەکەوە چەند حیزبن 18 حیزبن بەلای خۆیەوە بە هەمووتان بە هەموو حیزبەکان بە مەعارەزە بن بەرامبەر ئەو دوو دەسەڵاتە ئەو دوو دەسەڵاتە بەبێ یەکتر دەسەڵاتی کوردیان پێ بەڕێوە کاک حەمە ڕەشید دیارەوە پۆزیسیۆنەکان لایەن ئۆپۆزیسیۆنەکان زیاتر ڕەنگە ئەوەی هۆکار بوو بێت کە پەرتەوازە بوون بۆ خولی پێنجەم لەوەی کە کورسیەکانیان کەمیان کردووە باوەڕت وایە کەمی کورسیەکان ئەگەر ئەوان پێکەوە بوونایە دەیانتوانی هەرچەندە کورسیان کەم بوو لە جاران دەیانتوانی بۆ نمونە هێز و دەسەڵاتێکی سیاسیان لە ناو پەرلەمان و لە سەراستی ساحەی سیاسی هەرێمی کوردستانە بۆ ئەگەر پێکەوە یەکبەرە بوونایە بەڵێ کورسی کێشەی کورسی نەبێ کێشەی یەک بوون تۆ هەر لە ماڵێ خۆتدا
کە کۆک بووی لە ماڵە خۆت کە ژیانی ئەوەی هەتە خواچی پێدای بەڕێ خو پێچی لە ماڵە خۆت شکرانە بژێربی باسری ژیانت دەبێت بەڵام من ڕێزم بۆیان هەیە ئەو جارەت دیسان پێیان دەڵم بە حیزبەکانی دی بە خۆیاندا بچنەوە پارتی وێچێتی حتمەن دەبێ بە یەکەوە دانیشتنەوە. زۆر باشە زۆر باشە کاک حەمەد ڕەشید پەیوەندی ترم لەگەڵایە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر سپاس کاکیوا لە مەخمورەوە لەگەڵمانەیە کاکیوا سڵاوی خوارد لێبێت کۆمنتی جنابەت لەسەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان چییە؟ کاکیوا بەرێ کۆمنتی جنابەت لەسەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان چۆنە؟ واللهی برای بەڕێز لەسەر خولی پێنجەمی پەرلەمان قەنەعەتم پێ بکەم ئەوە بەرنامەی تورکیایە بەرنامەی تورکیایە تەکید یعنی قەنەعەت بکە ئەوەی بەرنامەی خوا و پێغەمبەر تەطبیق نەکا پاشلە لە ژیان ئەوانش نە لە خوا دەترسێن نە بەرنامەکانی پێغەمبەر سنەتەکانی پێغەمبەر تەطبیق دەکەن ئەوانە نە زەمیریان هەیە نە دینیان هەیە نە ئیمانیان هەیە. باشە خولی پێنجەمی پەرلەمان کاتێک لایەنە سیاسیەکان ڕەنگە پێکەوە بوون منە جۆر نەبوون لە 18 مانگا بینیمان ئەمە چه پەیوەندیەکی بە تورکیاوە هەیە؟ ئەوە بەرنامەیە برا ئەتی لە من باشتر دەزانی ئەتی لە من باشتر دەزانی ئەوە بەرنامەیە. ئاخر ئەگەر خولی پێنجەم بۆ نمونە فراکسیۆنێک پرۆژە یاسایەک پێشکەشی پەرلەمان بکەوە بتوانێ ڕای زۆرینەی بۆ کۆ بکاتەوە بۆ لاچوێنی پاشەکەوتی موچە بۆ پرۆژە خزمەتگوزاریەکان بۆ هەندێشتی کە ڕەنگە ڕۆژانە بۆ منە باش ینی دابینکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان ئەمە حەقی چییە بە تورکیا و خۆ تورکیانەی وتووە کارەبای 24 ساعتیان مەدەنێ خۆ تورکیا ناڵێ پاشەکەوتی موچەی بۆ لابە ئەمە بە پەرلەمانتاران هەمویان ئەگەر یەکدەنگ بێت دەکرێت ئایا تورکیا ڕێگری لەمە دەکا؟ ئەمەینە ئیشما بە تورکیایە ئەمەینە بەرنامە پرۆژەکانی تورکیا جێبەجێ دەکەین ئەمەینە. زۆر باشە سپاس بۆ کاکیوە لە مەخمورەوە کە باوەڕی وایە ئەو کە ینی بەم شێوازەش کە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت پلان و وردەکاری زیاتر دەستی دەرەچیە لە ناو پەرلەمان کە بە لایەنە سیاسیەکانی دەکاوەوە هەرێمی کوردستانە پێویستی بە دەرەوەیە بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان پێویستی بە هەر وڵاتێکە کە ئەگەر بەمەرجێک لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نابێ و ئاساییشە دەستی بۆ درێژ بکە بەڵام بە دڵنیاییەوە لایەنە سیاسیەکانی تریش هەن کە ناڕازین لەوەی کە هەندێک وڵاتی تر بە کەیفی خۆیان لەناو هەرێمی کوردستان هاتەراتێن دەکەن بەڵام یەکێ لە قسەکانی سایرەخان لە سلێمانیەوە قسەی لەسەر ئەوە بوو کە ئەم خەڵکەش خۆی شیاوی ئەم جۆرە پەرلەمان و حکوومەتەیە کامە زیاتریش قسە هەڵدەگرێ. هێمنشوانی لە چۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دەنووسێ پەرلەمان لەم خولەیدا پێ ناچێت زۆر سەرکەوتوو بێ چونکە مانگەشە و سەر لە ئێوارەوە دیارە ئەمەش بە بڕوا باوەڕبوونە لەسەر کۆبوونەوەکانی 18 مانگ کە ناکۆکی نێوانی یەکێتی و پارتی وای کرد بۆ ئاڕاستەیە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پێکبێنرێکە پارتی دیموکراتی کوردستان بەبێ ئەستێقاقی هەڵبژاردن و بێ ڕێکەوتنی سیاسی هەم سەرۆک و هەم جێگەر و هەم سکرتێریش بەسەر کەمەنەتایەتیەکان دابەش بکە. هەروەها بەختیار ئەحمەد دەڵێ چاوەڕوانیەوە دەکەم بەردەوام بن لە وەرگرتنی موچەی قەبە و شوقەی باش و سیارەی مۆدل بەرز لەوە زیاتر هیچی تر لە پەرلەمانی کوردستان چاوەڕێ ناکەم. علی ئەحمەد دەنووسێ هیوادارم خولی ئەم جارە چالاکتر بن لە پێناو بەرژەوەندی میلەت یاسادا بنێن بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی تایبەت بخرێ کە دیارە علیخانیش لە نیەت باشی خۆیەوە دەنووسێ. دایکی ئایندە لە قەزای شارە زوورەوە لەگەڵمانایە دایکی ئایندە سڵاوی خوای گەورەت لێبێت ئەگەر پێمان بڵێیت کۆمنتی جەنابەت لەسەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان چۆنە؟ بەڵێ مەرحەبا سەرچاوم دایکی ئایندە ئەگەر کۆمنتت لەسەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بە خێرایی پێمان بڵێت چکە دەرفەتی کەمانماوە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان هەروەکو خولەکانی ترە بێ تا ئەم دوو دەسەڵاتە کار بەدەست بن هیچ خولێکی پەرلەمان باشەکانیان بە سەرکەوتوو نابن بۆیە تا ئەمانە لە سەرتەخت بن بۆ ئایندەی خۆیان نە پەرلەمان و نە میلەتیش هیچ ئیسفادێکیان لێ ناکرد بەس بۆ گیرفانی خۆیان و بۆ داهاتووی خۆیان و نەوەکانی خۆیان. ئەی چی بکرێت لایەنە سیاسیەکانی تریش پاڵی لێ بدەنەوە لەناو پەرلەمان یان دەبێ هەوڵ و کۆشش و پرۆژە پلانی خۆیان هەیان بێ؟
وڵی زۆریان کردۆ دەی چکم ئەوان حکوومەتێکی زەبەلەحران لە پشتە بووی دەسی ئەم حیزبانەی تریش ناخوات واتە ئازادی و زیرەکی دەسەڵاتە هیچیش چەند کولی تری پەرلەمان تری هەر سەرچاوەکان بۆ کردوون هیچیش ئەگەر بێت و بەدەینی حیزبەکان تکتایە ئەم وڵاتەوەی بەسەر نەوەها بەس لەژێر دەسەوانایە بۆی هەروافی ڕۆی ئەگەر حیزبەکانی تر دەستیان بڕۆژ تا بەگویان بکردنایە وڵات وا بەسەر نەوەها. زۆر باشە، سپاس بۆ دایکی ئایندە بۆ چوونەکانی لەسەر خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. چەند کۆمنتێکی ماوە کە من دایان خوێنمەوە کۆتایی بە دوانگەی ئەم جارەش دێنم. سعید شەریف دەڵێ بوونی پەرلەمان شتێکی کارتۆنیە، هەرچی لە کۆبوونەوەی حزب بڕیاری لێ بدرێت ئەوە دەکرێتە یاسا. شنۆ سەرکەوت دەڵێ بەداخەوە پەرلەمانی کوردستان لە پیشەی بوونی خۆی لاداوە ئێستا تەنها بە بڕیاری حزب و لە پێناو بەرژەوەندی تایبەتی پەرلەمانی یاسادادەنێ. کاروانەلی دەنووسێ هیوادارین خولی پێنجەمی پەرلەمان زۆر بوێر و بێلایەنەی یاسادا بنێن. شەیدا ئاسۆ دەڵێ داوالاندان پەرلەمانە بەڕێزەکانەکەم ئەوان نوێنەری خەڵک بن بە خەڵک چونەتە پەرلەمان خوێنجیانەکەنەوە لە خەڵکی فەقیر و هەژار. بینەرانی عزیز، سپاس بۆ ئێوەش کە تام ساتێ بەرنامە لەگەڵمان بوون. دوانگەی خەڵکی ئەم جارەش بەم شێوازە کۆتایی پێهات. تا دوانگەیەکی تر بەخێر بۆتان ئەسپێرم.